پێشەوە بێ هەست بە پشتەوە دەزانە کو دەگەمێ من ئەو سیارەمان 14 نەفەرە متابع بکەن لەو 14 نەفەری 5 یاڵی پێشەوە دەوێتن ئێستا کە پێنجزارەکە زیاد بووە نەخۆشی نەما هەموو چاک بوو یەک ساڵە لەم گەراجەم ئێرە گەراج بەغدای پێ دەڵێن بابەتی ئەو لە پێشەوە سوار بوونە کرێی زیاترە چییە؟ بە قورهانەوە دەگەڕێتەوە سەر ساقەکەی کە چەند کابرا ئێستا دێ بە مرتاحی دەوێ دانیشی لە پێشەوە 35 زادناری خۆی دەیان 40 زادنارە بە ئۆبامای لەبوو بەغدای لەو بەغدایە یان سلێمانی 20 زادنارە بە سعات دادەنیشی نەک بە 3 نەفەری تەسکە ناخۆشە ئەدی ئەگەر لە پشتۆ سواربی نرخەکەی چەندە بۆ بەغدا؟ بۆ بەغدا 30,000 35,000 ئۆبامایان جێمسی جەمسی 30,000 ئۆبامە 35,000 ئەنی 5,000 بینە 5,000 بینە لە ڕابردوودا دەیانگو لە پاسش ئەوەی لە پێشەوە سواربی زووتر دەگاتێ ئێستاشەوە دیارە زووتر دەگاتێ لێ ئەخنا بەخۆی بە زای خۆ بە مرتاحی لە خۆن ئەتوی ئێستا سەفەرژین بەغدای دەکەی 3 ساعت 4 ساعتە ئێتو 4 ساعت لە پشتەوە دانیشی دەبی ئەو هەڵ دەبی ئەیکا بە مرتاحی لە خۆت ئەدیکو ئەی سلێمانی لە پشتەوە چەندە؟ سلێمانی 15,000 پشتەوە پێشەوەش 20,000 ئەو شەر 5,000 ئێستا بنزین گرام وازم هەندێکیان گران کردیەوەنیش بە 22 ئاروەڵا ئەوەندێ ئێستا دەکرد لە بەرەوەی بنزین گرام بووە کابرا لۆی دەرنانێ زەم بچی و بێتەوە 50,000 بەس بنزینتی ئێمە خۆی کرێیەکەی چەندە باشە ئەگەر خۆت سەفەر بکەی بە بۆ سلێمانی سەفەر بکەی ئەتوش لە پێشەوە تا پێشەوە بێ هەست بە پشتەوە دەزانە کو دەگەمێ خەمبور دەبی ئەها تەسی دەبیەوە بەس لە پێشەوە بە فەڕائیل خۆدا لە پێشەوە بە مرتاحی خۆ دادەنیش لە خەت کەرکووتیش بە هەمان شێوەی خەتەکانی تر ینی پێشەوە نرخێکە پشتۆ نرخێکە نا بە هەماکان نییە ئێستا بۆ نمونە ئەو سیارەمان پێشەوە پشتەوە ناوەڕە سەر وەگیەکە 6,000 بە زۆر تا کێشەمە بۆ دروست دەبێت لەسەر نەفەری پێشەوەیە نەفەرەیە پیاوی بە تەمەنە دەری قاچ میژان دەکات نگەی گەنجە پێشەوە دانیشتیا هەر دەستێنێن و لە هەما ئێستا بۆ نمونە ئەو سیارەمان 14 نەفەرە متابع بکەن لەو 14 نەفەری 5 یاڵی پێشەوە دەوێتن ئەمە وێستەی شەفێرەکە کەتینە ڕاستی گەنجەکانمان زۆر لە پێشەوە ناکەین پیاوی بە تەمەنە دەری پێشەوە دەوێتن نەقستانە هەیە تاو نییە لە پێشویدان یارمەتی دێنێ ئافرەتە بە هەمان کاتە ئاکتیزە ئایر حەز ناکە ناو گەنجانشی بە هەمان کاتەوەیش خۆمانە پێشەوی دادەنێن و ئەو کێشانەمان لۆ دروست بۆسیش سوعانمان کردیە ئەمە لەبەر چی وایان لێکرد کردیانە 15 بە 20 هەر تەمەشا دەکرد 10 سیارە تەمەشاکی هەر نەفرێک هەر سیارەیەک و نەفرێکی تیا بوو یعنی جاروا بوو ساعاتێ 2 ساعت ڕاوەسێ سیارەیە دەرناچوو باشە ئیتر پێیتەوە دەوت کاکە وەرە لە دواوە دانشە کابرایوت کاکە من عملیاتم کردووە کاکە من سەقەتم کاکە من نەخۆشم یا من جێم نابێتەوە لە پشتەوە ئیتر وایان لێکرد 5,000 زیادیان کرد لەبەرەوەی وتیانەوەی نەخۆشە ئەوەی یا وەسراحەت خۆیەوە بۆ خۆی با 5,000 زیادداری پێشەوە دابنشێ باشە ئەوە بوو مۆزوعەکە ئیتر ئەوەی بۆ خۆی بە حڕە کابرا بۆ خۆی پارەی دواوە دەبا لە دواوە دانشێ ئەوە شێوەتی ئیسراحەت دابنشێ با 5,000 زیاددا و لە پێشەوە دابنشێ ئەوە مۆزوعەکەیە شۆفێرەکان باسییان لەوە دەکردیانگوت هەر دەرگا دەکراوە ئیدی 5 کەس بێکەوە غاری دەدا بۆ پێشەوە براکەم من ئێستا پێتم وت ئەوە کە پێتم و دوتم یعنی چی دە سیارە هەرچی نەفرێکی تایە یعنی سیارە دەرناچوو وایە ڕاستەکە جار وایە بۆ دەمەقاڵی ئەوایت من لە پێشەوە سوارم ئەوەت من لە پێشەوە سوارم ئێستا کە 5,000ەکە زیاد بووە نەخۆشی نەما هەموو چاک بوو هەموو چاک بوو ئەوەشی نەخۆش بوو بۆ خۆی 5,000 زیاددا لە پێشەوە دانیشت ئەرەوەڵا نا کابرا تر بۆ خۆی حڕە کابرا بۆ خۆی تەبعاً لە پێشەوە دانیشتە ئیسراحەتە کاسێ نەفەر لە دواوە دامشی کا نەفەرێ لە پێشەوە بێ